ئەمێ ئەو بڵێم کە تکایە بە دایک و باوک هەست بە گرنگی خۆی بکات کە چەنە کاریگەرە کاریگەرترین کەسێک لە ژیانی مناڵە دایک و باوکە. دایک و باوکە ئەتوانێت کاریگەرێکی زۆر گەورەی هەبێت. تکایە مناڵەکانتان مەسپێرن بە شاشەکان وەکووتمان بەپێ بەرنامە ئەتوانی، بەڵام بەومانانە زۆرینەی ئەو کەسانەیەکی ئێنە لای ئێمە مناڵە کە سێرەکەی بەهۆنی شاشەوە بەشێکی زۆریان بەشێکیان لە ئیهمالیە لە مەرحەلەیەکە بۆ نمونە کێشەی قسەکردنی هەبووە دایک و باوکەکە بێخەم بۆ لێی وتێتی باش ئەبێ و ئەمە باشە ئەم پارەی کە بۆ دکتۆرەکە سەرفی ئەکا و بۆ ڕاهێنەرەکە سەرفیەکە لە شتێکی ترەوەی سەرف کردووە، بەڵام بە ڕێگە دروستەکە سەرفی نەکردووە بووی. چاودێری مناڵەکانیان بکەن، وەکوتم مەیسپێرن بە شاشەکان، دووریان بخەنەوە لەو ژینگانی کە بۆ ئەوان نەگونجاوە بە گوێری توانای خۆیان، واز بێنن لە بەسەربردننی کۆمەڵە کاتی زۆر بە نرخ بە دیار هەندێ بەڕاستی مسەسەل یا خۆت بابەتی ترکە ئەم سوود بۆ مناڵ ناگەن.